پێشانگای نێودەوڵەتی CHF بۆ بیناسازی و تەسیسات و کارەبا کە لە 24 مانگە و دەست پێ کردو تاوکو 27 ئەم مانگە بەردەوامیە بێت بێگومان دەستگای میدیایی کورسات سپۆنسەری میدیایی پێشانگای نێودەوڵەتی CHF کردووە بۆ بواری بیناسازی و تەسیسات و کارەبا بێگومان ئەم پێشانگا نێودەوڵەتیە کە بۆ دووەم ساڵە بەڕێوە دەچێت گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە بایەخێکی گرنگی هەیە بۆ تەواوی هەرێمی کوردستان و تەواوی عێراق لەبەر ئەوەی ئەمە چەند لایەنێکی گرنگ لە خۆگرێت هەم بۆ ژێرخانی ئابووری وڵات لە هەمان کاتا بۆ بەهێزکردنی دەستی کاری ناوخۆ و هێزی کاری ناوخۆ کە ئەمە واکات زیاتر کۆمپانیا ناوخۆیەکان کاری وەبەرهێنانەکانیان زیاتر بەگەڕ بخەن لە هەرێمی کوردستان و تەواوی عێراقا کە ئێمەش بتوانین دەستی کاری ناوخۆیمان زیاتر بکەین لە هەمان کاتا ئەمە بوژانەوەیکی گرنگ ئەگەیەنێ بۆ ئاوەدانکردنەوەی تەواوی هەرێمی کوردستان لە بواری بازرگانی و پیشەسازی و تاوای بواری بیناسازی بێگومان ئەم کۆمپانیانەی کە لێرن لە تەواوی ئەوەی کە ئێمە سێ ڕۆژە ڕۆماڵی تایبەت ئەکەین لە پێشەنگای نێودەوڵەتی CHF لە گراند میلینیۆم لە شاری جوان 6 کۆمپانیا لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان بەشداریان کردو کە دیارترین ئەو وڵاتانش کە بەشداریان کردو وڵاتی ئێران و تورکیا و هەندێک لە وڵاتەکانی ترن و هەریەکەیان بە مەتریالی جیاواز هەریەکەیان بە کەرەستە و بابەتی جیاواز لەم پێشەنگا نێودەوڵەتیە تەواوی بابەتەکانیان بۆ هاوڵاتیانی خۆشەویست بۆ تەواوی ئەو بەشداربووانە خەنە ڕووی خودت بۆ ئەو کەسانی کە سەردانی ئێراکن لە بواری بیناسازیە ئەیانەوێت ڕێنمایی و زانیاری گرنگ بن بە تەواوی با بڵێن هاوڵاتیان لە هەمان کاتە ئەم کۆمپانیانە توانیویانە ئەگەر هەر زانیاریکی گرنگ هەبێت لە نێوان خۆیانە بتوانن ئاڵوگۆڕی زانیاریەکان بکەن لە نێوان کۆمپانیا ناوخۆیەکان و کۆمپانیا دەرێکیەکان بۆ ئەوەی لینکێکی زۆر باش دروست ببێت لەم نێوەندەیە جا بۆ ئەوەی زانیاری ورتر لەسەر تەواوی پێشەنگاکە بخەینە ڕوو پێمان خۆشە بۆ ئەمڕۆ پێشەوەی بچمە لای زۆرێک لە کۆمپانیەکان ئەچمە لای ڕێکخەری پێشەنگای نێودەوڵەتی CHF زۆر بەڕێز کاک ئاوات بایزم لەگەڵا بێت ئەگەر بەڕێزان بفەرمونە لای ئێمە بۆ ئەم سێ ڕۆژە ماندوو بوون لە شانساغ بێ سڵاو لەبێت بەنێتان باش زۆر سپاس خۆیەوە کە چەند ڕۆژە هاوکارمان بوون لەگەڵمان بوون هەروەی کە جەنابەت فەرمووت ئەمڕۆ سێهەمین ڕۆژی پێشانگایە لە ساعتی 11ەوە تا 5 چاوەڕانی میوانەکان بێن خەڵک سەردام بکەن هەروە بێتەوە ئەمڕۆ دوو پەنەڵی زۆر گرنگمان هەیە پەنەڵێکمان هەیە لە ساعتی 11 کە لەسەر بابەتی گەشەسەندی تەلارسازی لە عێراق و بە تایبەت هەرێمی کوردستانە پەنەڵێکمان هەیە ساعتی 2 و لەسەر بابەتی سیفتی و سیستمی سەلامەتی لە نێو بیناسازیدایە هەروە بێتەوە جەماعەتیش کە کۆمپانیەکان کە لێرەکانن ئەوڕەکانێ زۆر بیان ئەگام لێیە چاوەڕێی مۆعیدەکانیانن بێن ئەوانێکی لەم دوو ڕۆژەدا یەکتریان بینی و ئەمانیش هاتون نێو بازاریان بینی و چون نێو بازار و سێرجێکی خۆیان کردووە ئاگادارم کە مۆعیدیان هەیە بێن عەقد بنووسن معاملە بکەن لەگەڵ بەرامبەرەکانیان لێرەکانێ لە خزمەتدەم. کاگاواز پێمان بڵێ لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە جگەلەوەی کە بەڕێستان باسی پانێڵەکەتان کرد ئاماژە بۆ بکەین فیدباکی ئەو کەسانی کە سەردانی نێو پێشەنگای نێودەوڵەتی CHF کردو کە بۆ دووەم ساڵە ئەم ساڵ جیاوازەکەی چۆن ئەبینن هاوڵاتیانی خۆشەویستە خۆت خوێنکارانیش ڕەنگە بەشێکی گرنگی سەردانی کێران بن لە پێشەنگاکە فیدباکی ئەوان چۆن ئەبێت کە بەم شێوازە لە هەرێمی کوردستانە بە ڕێژێکی وا کۆمپانیا بەشداری کردووە لەم پێشەنگایە ئەم ساڵ بە ساڵ خەریکە جیاوازتر دەبێت ینی سەردانکردنی پێشانگا خەڵک بە ئەمە شتێکە ساڵان ڕەنگە زۆر کەس حەزی نەبایە نەی دەزانی پێشانگای ئیسفادی چیە بەس ئێستا لە خاوەن کۆمپانیا و خاوەن مەشروعەکان خەڵکی تریشن وەکو مامۆستاکان وەکو تەلەبەکان کە دێن بزانن تەکنۆلۆژی تازە چی هاتووە کۆمپانیە بارەکانی کە حەزیان لەیەتی چی هاتووە و ئەم ساڵ فیدبەکی زۆر باش بۆ سەردانکەرێکی زۆر زیاتر هاتووە ڕاستە کەمێک بەنیسبەت دینی ئابوووریەوە ئەمە دیسان هیچ زۆر تینێک نەکرد تاسیری نەکردوتە سەر خەڵک کردێت و سەردان دەکات و خۆتان کە لێرەکانم چەند ڕۆژە ڕۆماڵتان کردو بینیتانە قەرباڵقێک زۆری پێوەیە هەمووی پرسیارە و جواب و لەبەر ئەمە زۆر باش بووە فیدبەکێک باش بووە هەڵبەت ئێمە دوایش داخیردا پێتان دەڵێنەوە سەردانکەرمان چەندانە بووە فیدبەکی نهاییمان چۆن بووە بەستا ئێستاوی کە من لە کۆمپانیەکان و لە ئەوانەی کە میوان بوون هاتوون زۆر تینی دڵخۆشکاریان پێ بکوی
دوپرسیاری خۆم لە جەنابتەکەم بۆی زۆر لە کاتی شت نەگرین پێمان بڵێ بۆ داهاتوو هەرێمی کوردستان کردنەوەی پێشانگەی نێودەوڵەتی CHF چ بایەخێکی ئەبێت بۆ تەواوی هەرێمی کوردستان و عێراق کە بەم شێوازە بە بەشداربووی ئەم کۆمپانیایانە بتوانین چیتر ئێمەش لە هەرێمی کوردستانە زیاتر گرنگی بین بە بواری بیناسازی کە ئێستا بینین هەم شوێنی نیشتەجێبووەکانیش ڕوو لە زیاد بوونە. بڕێک ئەو مۆزوعی نیشتەجێبوون کە خەریکە ئێستا ینی حکوومەت گرنگیەکی زۆری پێداوە و مەشروعەکان زۆرن پرۆژەکان زۆرن ئێمە گرینگە کە بتوانین سەردەمیانە بیناسازی بکەین ئەمیش بەچی دەبێت بە پێشانگاکان یا دەبێت بچین سەردانی پێشانگا بکەین یا دەبێت پێشانگاکان بێنین ئێرەکانێ جا ئێمە وامان کردووە ئەم مەسافەیەمان بڕیوە لێرە دیپیت بێن لێرە سەردام کەنجم دوور نەڕۆین بەرنامەمان هەیە کە ئەمە ئەم پێشانگای بیناسازیە هەموو ساڵێک لەم کاتەیە کەمێک زووتر درێنگتر بیکەینەوە کوالێت هەر ساڵێکیش ئێمە خەریکی ڕخنەکان وەردەگرین کەم و کورتیەکانمان جێبەجێ دەکەین بۆ هەر ساڵێک دەمانەوەی باشتر بێت و ئەوی کە تەکنۆلۆژی تازەیە و ئەوی کە بابەتی تازەیە بێنین بیخینە بەردەمی هاوڵاتیانەوەی کە بەکاری بێنین تەکنۆلۆژیا بۆیە هاتووە کە سوود بگەیانێ بۆ خزمەت گوزاری بۆ خزمەتە بۆ ئیستراحەتە ئێمە جوانەمان هێناوە کە بەکاری بێنین و وای بە دواژ نەکەوێن لەو تەکنۆلۆژیەکی عالم هەیە. زۆر سپاس بۆیەوە خستان سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک ئاوات بایس بەڕێزیان ڕێخەری پێشەنگەی نێودەوڵەتی CHF جا ئێستا پێم خۆشە بەشێک لەو بەشداربووانە بدوێنم کە ئەمانیش هەندێک لە کۆمپانیەکانی ترن سلااو لێ بێتەوەم کاتت باش بێت بەخێر بێن پێمان بڵێ ئێوە کوکیۆ بەشداریتان کردووە و بە چیش بەشداریتان کردەوە ئێمە وەکو کارخانەی مێرتام بەشێکە لە پرۆژەی زانکۆتاران وەکو زانکۆی دایک کە بەناوبانگە ئەم پرۆژە کە ئێمە لەم پێشانگایە بەشداریمان تێدا کردووە ئێرانیەتە بۆ کەپر و بۆ دەواجن و بۆ سەقفی خان و ڕووپۆشە بە شێوەیەکی تایبەت کە پرۆژەی 5 خوێندکاری زانکۆی تاران بووە لە بواری کیمیا و پیشەسازیە تێکەڵ کراوە ئەم پرۆژەیە کە دروست کراوە دوای خراوەتە بواری جێبەجێکردنی عملیوە و ئەم کاری لێ دەرهاتووە ئەم کارە ناسووتێت ئێرانێت وەکو کارێکی تایبەت دروست کراوە کە هەم لە بواری پیشەسازیە لە ڕووی ئابوووریەوە کەمتر ئەکەوێت و هەم ناسووتێت ناشکێت لە بواری ریسایکلیشەوە ینی ئەوە لە موادی ریسایکلی و دروستەکرێت پێمان بڵێ بمبەخشە پرسیارەکەت قسەکانت پێ ئابڕم پێمان بڵێ ئەمە تا چەندە لەگەڵ بیناسازی تەواوی هەرێمی کوردستانە ئەگونجێت تا چەندە ئێوە گرنتی ئەوە ئەیان کە بۆ نمونە کێشە و گرفتێک نەبێت بۆ هاوڵاتیان کامە پێم وابێت بۆ ڕۆپۆشی تەواوی نێو بابلنگەراجی ئۆتۆمبیلەکان بەکارێنرێت بەڵێ ئەمە هەم لە بواری ئابوووریوە کەمتر ئەکەوێت و موادی ریسایکلیش بەکارەهێنرێت بۆیە دووجار قازانجی هەیە قازانجێک لەوەی کە ئێمە موادی ریسایکلەکانمان کەمترەوێتەوە لە ژینگە و دووەمیش لە ڕووی ئابوووریەکەەوە ئێمە بە پارێکی کەم ئەتوانی شتێکی کوالێتێکی باشتر و شتێکی باشتر بخەینە بەردەستی خەڵکی خۆمان ئەم پرۆژە 5 ساڵە خراوەتە بواری جێبەجێکردنەوە بۆ یەکەمین جاریشە لە کورسانی عێراقا نیشان دەدرێت. سپاس بۆ تۆ بە ئومێدین ئەوەی کە کارەکانتان لەگەڵ تەواوی بیناسازی هەم شاری سلێمانی و شارەکانی ترا بگونجێت سپاس بۆ ئێوە بەڵام ئەگەر لەگەڵ مانابی پێمان خۆش بچینە لای بەشداربوویەکی دیکە سلااوتان لێ بێت ئەم کاتتان باش بێت. خیلی خوشحالم خدمت شما هستیم. عرض سلام ادب احترام به بیننده‌های خوب شبکه کرسات. شرکت ما شرکت آباموش از تهران ایران اومدیم خدمت شما در حوزه تجهیزات برق الکترونیک مخابرات فعالیت. سلااو ڕێزی هەیە بۆ تەلەڤیزیۆنی کورسات و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کورسات وەکو شەریکەی ئابامورزی سەنعەتیە لە بواری کارەبایەتە کارەکان. دەستخۆش بێ بۆ ئەوەی کە لەگەڵمانە ئەبی وەرگێڕانمان بۆ ئۆکەیت پێمان بڵێ ئێوە کوچ کۆمپانیایەک بەشداریەکەن و ئەتانەوێ چ لایەنێکی گرنگ بۆ تەواوی بیناسازی لە هەرێمی کوردستانە بخەنەڕوو.
ئەڵێت ئێوە وەکو ئەم کۆمپانیایە کە هاتوونەتە کورسان و هاتوونتە کورسات هاتوونتە کوردستان لێرە ئەتانەوێت لە بواری پیشەسازی و بیناسازیە چی شتێک ببورن. من تێکەڵم کردەوە. باشە پێمان بڵێ وەکو چ کۆمپانیایەک بەشداریان کردووە ئەیانەیە چی بخەنە ڕوو لە بواری بیناسازیە؟ میگه شما که اومدی کردستان عراق چی پروژه واسه کردستان عراق آوردید؟ خب شرکت ما با توجه به نیاز اقلیم به خصوص کردستان سلیمانیه خب بحث انرژی، برق و تجهیزات سولار، باتری ماشین، باتری سولار خب نیازیه که ما واقعا محصولات با کیفیتی رو داریم که هم توی کشور خودمون هم توی کشورهای همسایه تونستیم صادرات خوبی داشته باشیم. پروژه‌کیان لە بواری پیشەسازی کارەباییات باتری سیارە و ئاسانسۆر مەسعەد USP UPS لەم پرۆژانە ئەتوانن خزمەت بە هەرێمی کوردستان بکەن. دەستەکانتان خۆش بێت ئەگەر لەگەڵمانابی زۆر سپاس بۆ بەشداریکردنی دەستەکان خۆش بێت ئەگەر جەنابەت بی لەگەڵمانە پێمان خۆشە یەکێکی تر لەو کۆمپانیانەش وەرگرین بابزانین بە چی بەشداریان کردووە ئەیانەوێت چی بخەنە ڕوو زیاتر لە بواری بیناسازی کە ئێستا زۆرێک لە کۆمپانیاکان ئەیانەوێت زانیاری و بابەتەکان زیاتر بخەنە ڕوو. سڵاتان لێبێت تۆم کاتتان باش بێت. هاوکاتتان باش. ئەمە بەرهەمهێنەری دەرگای دژی ئاگەری دژی بوشخۆ دژی تەقینەوەی بقیه‌اش شما صحبت کن کمکمون درایی که واسه راپلای فرار هست. ئەم کۆمپانیایە وەکو کۆمپانیایەک کە بەشدار بووە لەم پرۆژەیە ئەم جۆرە دەرگانیان هێناوەتە کورسانی عێراقەوە کە نوعی دەرگاکانیان ئەمانەی ئەم دەرگایانە کە بۆ دەرگای سەریعە کە لە کاتی ئاگرکەوتنەوەی یەک هەر شتێکی نەخوازرا و ڕوو بدات ئەم جۆرە دەرگانیان هەیە و دژە ئاگر و ناسووتێت. که برای سمت در واقع مدخل و ورودی های آپارتمان هاست. ئەم جۆرە دەرگانەشان هاوردووە کە بۆ کلیدۆر و بۆ دەرگاکانی مەدخەل و ئەوانە کە داخلی خانووە بن ئەو جۆرە دەرگانیان هاوردووە کە دەرگایەکی ناشکێت. باشە کەواتە کە ئەم زیاتر لەنی با بڵێن دەرگیان لە نێو بینە و باڵەخانەکانە زیاتر خسۆتە ڕوو تا چەندە لەگەڵ تەواوی کوردستان یان لە شاری سلێمانێک کە ئێستا ئەم کۆمپانیایانە لەم پێشەنگای بەشداریان کردووە گرنتی ئەویان لەگەڵ تەواوی شوێنەکانی نیشتەجێبوونی کوردستانە بگونجێ. میگه این درگاهی که شما آوردید یا نمونهشون آوردین که اینجا با شرکتایی که تو اقلیم کردستان کار میکنن چی ضمانتی داره چی تضمین داره که یا چی هماهنگی شده که بتونن با هم کار کنن و تضمین به شرکت‌های اقلیم کردستان بدن. ما برنامه‌ای که داریم اینه که در واقع بیایم به صورت مستمر اینجا دفتر دایر بکنیم، خدمات پس از فروش بدیم. به خاطر نزدیکی ایران به در واقع کردستان عراق، عرضم به حضورت این مشکل اصلا جای نگرانی نداره. تا به امروز هم ما پروژه در بغداد داشتیم، دیجله بغداد، میدان نفتی حیفای اماره در واقع عراق. تا به امروز به همه دوستان کار کردیم، در گرجستان هم کار کردیم. می‌خوایم بگید تو بقیه‌اش هم بگید. دەڵێت لە بەغدادی ئێمە لەگەڵ شیرکەی دیجلە و لەگەڵ چەند شەریکەیەکی تری دەرەوە کارمان کردووە و ئەمانەوێت ئێستا لە کوردستانە ئەم کارانە کە ئەیکەین ڕاستەوخۆ دەفتەرمان هەبێت لە کورسانی عێراقا و ڕاستەوخۆش لەگەڵ شەریکەکان و لەگەڵ کۆمپانیەکانی کوردستانە و خەدەماتی ڕاستەوخۆیمان هەبێت بۆ ئەم شارە. زۆر سپاس بۆ ئێوە دەستان خۆش بە سپاس بۆ ئەوەی لەگەڵمان نابووی بەڵێ خۆشەویستان وەک ئەوەی کە هەیە زۆرێک لە کۆمپانیەکان ئەیانەوێت تەواوی کارەکانیان کە ئەیخەنە ڕوو لەگەڵ بیناسازی تەواوی شارەکانی کوردستانە بگونجێت و گەرنتی ئەوەش ئەیان بە هاوڵاتیان یەکێکی تر وە دوا کۆمپانیاش وەرەگرین لەم بەشە پێمان خۆشە خۆیان بناسێنن. سلام علیکم، خیلی متشکرم تشریف آوردید، در خدمتتون هستم. بە کورتی پێمان بڵێ وەکو چ کۆمپانیاک بەشداریتان کردووە کارەکەتان چییە؟ خدمتتون عرضم که با یک شرکت تولید کننده پوشش‌های حرارتی و برودتی هستیم
یک شرکت دانش بنیان با سابقه حدود 50 سال در زمینه تولید پوشش‌های حرارتی و برودتی و توی عموما صنعت ساختمان پوشش‌هایی داریم که به جای گچ و خاک استفاده میشه بر روی دیوارهای سفال، سیمانی و کاشی که گچ و خاک کاملا حذف کرده و به عبارتی عایق صوت، حرارت و صدا هستش. ئەوەی کە من لی تێگەیشتم لەبەرەوە بەدەمێکەوە شتەکانی وێت ئەم کۆمپانیای کە لێرە بەشداری کردووە بۆ کاری کارەکانیان من تەواو لی تێ نەگەیشتم ببوورن ئەوەی کە ئینوێت بەڵام ئەوەی کە هەیەە ماسە و سیمانە تێکەڵیان کردووە بۆ کاری عەزل و دەنگی ساختمانیە بیناسازیە. نەنا ئاساییە زۆر سپاس بۆ پەیامەکانتان بە کورتی پێمان بڵێ ئەگەر لەگەڵمانابی گرنگی ئەم پێشەنگایانە چیە کە لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکانە بەشدارن گرنگی ئەم بەشداریکردنیان چیە لەگەڵ کۆمپانیا ناوخۆیەکانە؟ میگه مهمی این کار که شما تشریف آوردین اینجا با شرکت‌های داخل چه فرقی داره که شما آوردید؟ محصول دانش بنیانی با آوردیم اینجا که عملا یک عایق حرارتی، برودتی و صدا هستش و گچ و خاک رو حذف میکنه و توی به عبارتی انرژی سیوینگ خیلی کمک میکنه توی ساختمان. ئەڵێ ئەو پرۆژێ کە ئێمە هاوردومانە لەگەڵ کاری حرارەتی لەگەڵ کاری چیمەنتۆ و گەچ و ئەوانە ئەو جۆرە حرارەتی و عەزلەی کە هەیە کەمتری ئەکاتەوە لەگەڵ کارەکانی ترا جیاوازی زیاتر. سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمانابووی دەستخۆشی بۆ ئێوەش بەڵە خۆشەویستان ئەمە تەواوی زانیاریەکان بوو کە ئەمڕۆ لە سێمین ڕۆژی پێشەنگەی نێودەوڵەتی لە زاری میوانەکانمەوە گوێبیستی بوون سبەی نێش لەگەڵ تانابین بەشێکی تر لە بەشداربووانە دوێنی.